بارانبارینی بەهاری و هەورە بروسکە و چالاکبوونی باو تەبوتۆز بۆ ماوەی چەند ڕۆژێک ناوچەکانی هەرێمی کوردستان بە بڕی جیاواز ئەگرێتەوە. گوێم بۆ بگرن با بەوردی بۆتان باس بکەم کە ئەم ناسەقامگیریی کەشۆوە چۆنە بێت لە هەرێمی کوردستان. بە پێی پێشبینەکان بێت لە مابینی نیوەڕۆی ئەمڕۆ هەینیە تاوەکو دوای نیوەڕۆ لە ئەنجامی دروستبوونی کەشۆوەیەکی ناسەقامگیر کە سەرچاوەکەی گەڕێتەوە بۆ دەرێ ناوەڕاست زاڵ بێ بەسەر ناوچەکانی هەرێمی کوردستانە. هەر بۆیە لە کاتەکانی نیوەڕۆ تاوەکو شەو هەرێمی کوردستان لە زۆربەی ناوچەکانی کوردستان ئەکەوێتە ژێر کاریگەری ئەو کەشە ناسەقامگیریەوە. هەر بۆیە بە شێوەی ناوبەناو بە شێوەی بەهاری ئەگەری تاوەباران هەیە بە بڕی جیاواز لە بڕی کەمەوە تاوەکو بڕی مامناوەند لەگەڵ چالاکبوونی هەورە بروسکەی زۆر تند و چالاک و بارگاوی کە زۆربیان هەورە بروسکەی بەهێزن و بەرزەوێکەون و لەسەر تاسەڵی ناوچەکانی کوردستانیش ئەم هەورە بروسکەی بەگشتی چالاکە بێ. هەروەها پلەکانی گەرما ئەمڕۆ سێ تاوەکو 4 پلەسیلیزی بەرزە بێت کە ئەمەش ڕێگە خۆشکەرە بەوەی کە زیاتر هەورەکان بارگاوی ببن و هەورە بروسکەی زۆر بەهێز و تند و چالاک لە ناوچەکان بەگشتی دروست بێ. هەروەها خێرایی بەهانێکا تاوەکو 35 کیلۆمەتر لە سەعاتێکا چالاکەیە بێ کە ئەمەش ئەبێتە هۆی بەرزبوونی تەبوتۆز و ناڕۆنی لە ئاسمانی ناوچەکانی هەرێمی کوردستان کە ڕەنگە هەنێکات ئەو بارێت ببێتە بارانێکی قوڕاوی. بەگشتی ئەم ناسەقامگیریە بۆ ئەمڕۆ هەینی 15/5/2026 هەتاوەکو شەو بەردەوامە پاشان بەگشتی کەشەوە تا ڕادێک ئاسایی و سەقامگیرە بێتەوە. پاشان لە ڕۆژی شەمەوە دوو بەراگەری دروستبوونی ئەم کەشە ناسەقامگیری هەیە. لە ڕۆژی شەمە هەتاوەکو ڕۆژی سێشەمە دووبارە چالاکی هەور و هەورە بروسکە لە ناوچەکانی کوردستان دروستە بێ ڕەنگە خۆڵی لەگەڵا بێ دووبارە. هەروەها بارانەکان بە شێوەی تاوابارانی بەهارین و هەندێکات نەمە بارانێکی کەمە کە ڕەنگە زۆربیان بارانی لاواز و بارانی کەمن بەڵام خێرایی با لەگەڵ هەورە بروسکەی تند و چالاک لەگەڵیانە زۆرە واتە لە چاو حاڵەتەکانی دیکە بەگشتی چالاکی هەورە بروسکە زۆرە بێت. لە ڕۆژی شەمە پلەکانی گەرمە 3 تا 4 پلەسیلیزی دووبارە دابەزێ کە شۆیەکی فێنک لە ناوچە جیاوازەکانی کوردستان دروستە بێت. لە ڕۆژی یەکشەمە هەتاوەکو ڕۆژی سێشەمە ئەم ناسەقامگیریی کەشەوە ئەگەر بێت و دروست بێت لە مابینی نیوەڕۆ تاوەکو ئێوارە زیاتر ئەکەوێتە ناوچە شاخاوی و کوێستانیەکانەوە واتە زیاتر لە ناوچە شاخاویەکان بەگشتی ئەم حاڵەتانە دروستە بێ لە سەنتەری شارەکان کەمتر بێتەوە. بۆیە ئەوەی کە تاکو ئێستا هەیە ئەمڕۆ هەینی لەگەڵ ڕۆژی شەمە هەر حاڵەتێکی ناسەقامگیری دروست بێت بێگومان لە ناوچە شاخاوی و هەروەها شارەکە سنتەری شارەکانش بەگشتی دروستە بێ هەتاوەکو ناوچەکانی گەرمیانیش وە کەرکووک و سلێمانی هەڵەبجا هەولێر و دوهۆک و سۆران و ڕاپەڕینیش لێ بێ بەش نابێت و لە هەر کاتێکا بێ ئەگەری دروستبوونی تاوابارانی کەم و هەروەها چالاکی هەورە بروسکە ئەگەرێکی بەهێز و کراوە بێ. بۆیە ئاگادار بن لەوەی کە هەورە بروسکەکان بەهێزن لە هەر شوێن و ناوچەیەک بینیتان هەورە بروسکە بەهێز و چالاکە لە ماڵەوە بمێنەوە و مەڕۆنە دەرەوە نزیکی ستونی کارەبا و چڕی دار بەگشتی مەکەونەوە بۆی کە دوور بن لە هەر حاڵەتێکی نەخوازرەوە. ئەمە کۆی گشتی زانێرەکان بوو لە ڕۆژی هەینی هەتاوەکو ناوەڕاستی هەفتەی داهات و هەرێمی کوردستان لەژێر کاریگەری کەشێکی ناسەقامگیرای بێت بە شێوەی ناوبەناو هەروەها کورتخایەنەوەتە لە مابینی نیوەڕۆ هەتاوەکو ئێوارە. والله ئەعلەم هەر شاد بن.